ئەمڕۆ لە یادی ڕاپەڕی نمەزنەکەی گەلی کوردستان لە 5/1991 فامسکول هەڵسا بە سازکردنی پێشانگایەکی دەسڕنجینی بۆ فێرخوازان بۆ قوتابیەکانی فامسکول. ئێمەش وەکو دایکان و باوکان هاتین بەشدار بووین لەم پێشانگا جوانە. بەڕاستی قوتابیەکان هەستێکی جوانیان هەیە، دەسڕنجینیان پێوە دیارە، کۆمەڵشتی جوان و نەخشینیان دروست کردووە کە بە دیاری پێشکەش بە دایک و باوکانیان کردووە. ئێمە سوپاسیان دەکەین، دەستخۆشیان لێ دەکەین و جێگەی خۆەتی سوپاسی بەڕێوەبەر و مامۆستایانی فامسکول بکەین کە نمونەی قوتابخانەیەکی پێشکەوتووی پەروەردەین. ومێدی سەرکەوتنیان بۆ دەخوازین، ومێد دەکەین لە ساڵانی داهاتوو پێشانگای جوانتر، دەسڕنجینی جوانتر بە قوتابیەکانەوە دیار بێت و سەرکەوتوو بن.